دۆزینەوەی ئێسکی کاسەسەری ژنێکی نیاندەرتاڵ لە ئەشکەوتی شانەدەردا ساڵی 2010 لەلایەن تیمێکی زانکۆی کامبریجەوە بۆ جیهان بۆتە سەرچاوەی تێگەیشتنی نوێ لە ژیانی نیاندەرتاڵەکان و هەروەها بۆتە بابەتی بەڵگە فیلمێکی تازەی نەتفلیکسیش. ئەمڕۆ دکتۆر ئێما پۆمۆری لەگەڵما کە پرۆفیسۆری شوێنەواردناسیە لە زانکۆی کامبریج. دەمەوێت گفتوگۆی ئەم دۆزینەوەی لەگەڵدا بکەم. زۆر سپاس کە لەگەڵمانی پێم خۆشە کە بە پرسیارکردن لە کاتی پرۆژەکە و هەموو شتێک لەو بارەوە دەست پێ بکەم چونکە ئەو بۆ ئێمە زۆر دۆزینەوەیەکی مێژووی و گرنگە کە کەی حکوومەتی هەرێمی کوردستان بانگێشتنامەی بۆ تیمە شوێنەواردناسیەکەی زانکۆی کامبریج ناردووە هەتاوەکو بێنە هەرێمی کوردستان. وابزانم ساڵی 2011 بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتا پەیوەندیان با پرۆفیسۆر گراهام بارکەرەوە کرد کە تاوەکو ئێستاش سەرۆکی پرۆژەکەیە لەگەڵ چەند هاوکارێکمان لە زانکۆی جۆن مۆرز لە لیڤرپۆل و زانکۆی بیربەیگ لە لەندەن. کەی تیمە شوێنەواردناسیەکەی کامبریج گەیشتنە کوردستان و دەستیان بە هەڵکۆڵین کرد. ساڵی 2014 دەست بە هەڵکۆڵین کرا چەند ساڵێکی خایان تاوەکو هەندێک بودجەی بۆ کۆکرایەوە تاوەکو بتوانرێت دەست با پرۆژەکە بکرێت. دکتۆر ئێمە زیاتر لە 75,000 ساڵە کە ئێسکەکانی کە ئەسەسەرەکە لەو شوێنەدا بوون. لێرە هەندێک کەس دەپرسن کە بۆچی ئەوەندەی خایاندوو هەتاوەکو شوێنەواردناسان بیدۆزنەوە. بە دروستیش چ ڕۆژ و مانگێکی ساڵی 2018 دۆزیتانەوە حەز دەکەین بزانین کە کەی بووە؟ ئێسکەکانی کاسەسەری شانەدەرزێت لە ئەشکەوتی شانەدەردا دۆزراونەتەوە. بەشێکەوەی کە بۆچی دۆزینەوەی ئێسکەکان ئەوەندەی خایاندووە لەبەر ئەوەیە کە یەکەم ئەشکەوتی شانەدەر زۆر گەورەیە و ئێمە تەنیا بەشێکی کەمی ئەشکەوتەکەمان هەڵکۆڵیوە. هاوکارانمان لە ساڵانی پەنجاکاندا بە سەرۆکایەتی ڕالف سلۆکی لە ئەشکەوتەکەدا خەریکی هەڵکۆڵین بوون، بەڵام ئاستی هەڵکۆڵینەکان تاوەکو ڕادەیەک بچووک بوون. وێرای ئەوەش پاشماوەکان لە قوڵایی 7 مەتر و نیوی ئێستی ئەشکەوتەکەدا دۆزراونەتەوە. ئەوەش زۆر ئاڵۆزە. بێنە بەرچاوت لە قوڵێکی وادا خەریکی هەڵکۆڵین بیت، بۆیە ئەوە کاتی زۆر دەخایەنێت. سەر ئەنجام زانیمان کە هەندێک پاشماوەی نیاندەرتاڵ لە بەشێکی مەشکەوتەدا هەیە. دەوروبەری ساڵی 2016 توانیمان لە دیوارەکانی هەڵکۆڵینەکەدا بیان بینین. بەڵام ئەوەی بەگشتی دەیکەین ئەوەیە کە لە ڕووی زەویەوە دەست بە هەڵکۆڵین دەکەینەوە. بۆیە هەندێک کاتی ویست تاوەکو وا بکەین پارێزراو بێت. ئەوەش لە چاڵەکاندا کارێکی تەواو ئاڵۆزە. ئەوە بوو هەڵکۆڵینەکە لە ساڵی 2018دا دەستی پێکرد. وابزانم یەکەم جار کاسەسەرەکەمان لە 11 ئەیلولی 2018دا بینی، بەڵام دەمانزانی کە هەندێک بەشی ئێسکە پەیکەرەکە لەوێ بوون وەک پەراسو. ئەوە ساڵی 2016 بوو. چەند کات پێویست بوو بۆ پێکەوەنانەوەی ئەو هەموو پارچانەی سەری ژنە نیاندەرتاڵەکە. بەڕاستی کارێکی زۆر سەخت بوو، زیاتر لە 9 مانگی خایاند. دەبێت بڵێم کە زۆربەی کارەکان لەلایەن لوسیا لۆپێز پۆلێنی کرا کە پێکەوە کارمان دەکرد. ئەو 9 مانگی کاری لەسەر کرد، هەموو پارچەکانی پاکردەوە و پاشان پێکەوەی لکاندنەوە. منیش لە بەشێکی ئەم پرۆسەیەدا یارمەتیم داوە، بەڵام هێشتا کاری زۆر ماوە بکرێت. ئەمە پرۆژەیەکە کارکردن لەسەری بەردەوامە. پێت وایە کاسەسەرەکە بۆ هەمیشە لەکوێ دادەنرێت؟ ئایا لە بەریتانیا دەمێنێتەوە یاخود دەهێنرێتەوە بۆ هەرێمی کوردستان؟ دەهێنرێتەوە بۆ کوردستان. ئێستا بۆ پرۆسەی پاراستن و پێکەوەنانەوەی پارچەکان زۆر بە سوپاسەوە بە ئامانەت لای ئێمە لە بەریتانیا. ئەوەش میهرەبانیەکی زۆری بەڕێوەبەرایەتی شوێنەواری کوردستانی عێراقا کە بە ئەمانەت پێداوین. بەڵێ ئەوە ئاشکرایە کە ئەمە لە کوردستانی عێراقەوە هاتووە و دەگەڕێتەوە بۆ کوردستانی عێراق. پێت وایە دۆزینەوەی شانەدەرزێت چ بەشداریەکی زانستی بۆ تێگەیشتنمان لە ژیانی نیاندەرتاڵ لە کوردستان زیاد دەکات؟ بەڕاستی دۆزینەوەی ئەو کاسەسەرە زۆر دەرفەت دەکاتەوە بۆ زانینی ژیانی نیاندەرتاڵ لەم ناوچەیەدا. ئەو ژنا دەچێتە پاڵ ئەودا نیاندەتاڵی لە پەنجاکاندا لە ئەشکەوتەکەدا دۆزرانەوە. زۆر بەختەوەرین کە ئێستا ئەو هەموو تەکنیکە زانستیەمان هەیە کە ئەو سەردەمە نەبوون و دەتوانین بەکاریان بێنین بۆ تێگەیشتنی زیاتر لەسەر ئەو ژنە. هیوادارین جۆری ئەو خواردنانە بدۆزینەوە کە خواردوونی، بزانین ئایا هەر لە ئەشکەوتەکەدا لەدایک بووە یان ئایا لە شوێنێکی دیکەوە هاتووە. هەروەها جۆری ئەو چالاکیانە بزانین کە ڕۆژانە کردوونی. هەروەها خەریکی دۆزینەوەی ئەوەین بزانین کاتێک مردووە تەمەنی چەند بووە. هەروەها زانیاری لەسەر تەندروستیەکەی بۆ نمونە بزانین تەندروستی ددانەکانی چۆن بووە، چونکە بەر لە مردنی هەندێک ددانی کەوتون. دەزانین کە لە جونگەکانی ملیدا هەوکردنی هەبووە. بۆیە زۆر زانیاری هەن کە دەتوانین لەسەر ئەو بیانزانین.
بەدەر لە دۆزینەوەی شانە دەرزێت لەلایەن تیمەکەتانەوە و دۆزینەوەکانی پێشوو لەلایەن ڕالف سلۆکیەوەک لە شانەدەر ئایا پێتان وایە کە لە ئەشکەوتی شانەدەردا شوێنی دیکەی جێی سەرنج هەن کە لێکۆڵینەوەی زیاتردان تێدا بکرێت و شوێنەواریان تێدا بدۆزرێتەوە؟ بێگومان ئەشکەوتی شانەدەر شوێنێکی شوێنەواری زۆر دەوڵەمەند و گرنگە. چینی تێدایە کە دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 100,000 ساڵ پێش ئێستا. لە تەواوی ئەو ماوەیەدا تاوەکو ئەم دواییانە گرنگترین شوێنەوار لەبارەی پاشماوەی نیاندەرتاڵەکانەوە ئەوەیە ئێمە دۆزیمانەوە لەگەڵ هەندێک پاشماوەی دێرینترین جوتیارانی ناوچەکە. وەکو گوتم زنجیرەیەکی شوێنەوار ناسیانەمان دەستکەوت کە بە تەواوی ئەو کاتانەدا دەڕوات و دەرفەتی گرنگمان پێدەدات کە بەپێی سەردەم لە گۆڕانی کەش و هەوا و کاریگەرەکەی تێبگەین لەسەر ئەو کەسانەی ئەشکەوتەکەیان بەکارهێناوە. هەروەها لە شتەکانی وەکو گواستنەوە لە مرۆڤی نیاندەرتاڵەوە بۆ هاتنی مرۆڤی هاوچەرخ تێبگەین. اینجا گرنگترین پرسیاری شوێنەوار ناسیانە ئەوەیە ئەو گواستنەوەیە چۆن بووە؟ ئایا مرۆڤی هاوچەرخ تەنیا شوێنی نیاندەرتاڵەکانیان گرتووە یان جۆرێک لە هەڵسوکەوت و پەیوەندی لە نێوانیاندا هەبووە کاتێک ئەشکەوتەکەیان بەکارهێناوە؟ بۆی لە ئەشکەوتی شانەدەردا زۆر شت بۆ ئێمە هەن کە بیانزانین و شوێنێکی شوێنەواری زۆر گرنگە. ئایا پێت وایە کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی نوێی کنەوپشکنینی زیاتر لە ئەشکەوتی شانەدەردا هەبێت یاخود پێشنیازی ئەویان بۆ دەکەیت؟ ڕاستەکەی لەم ساتەدا ئەو پرۆژەی من تێیدا بەشدارم هێشتا بەردەوامە. مۆڵەتێکی دیکەمان هەیە تاوەکو چەند ساڵێکی دیکە لە پرۆژەکە بەردەوام بین و زۆر لە نزیکەوە لەگەڵ بەڕێوەبەرایەتی شوێنەواری هەرێمی کوردستان و بەڕێوەبەرایەتی شوێنەواری ئیداری سۆراندا کار دەکەین بۆ ئەوەی لە کنەوپشکنینەکانمان بەردەوام بین. بە یۆرەی دۆزینەوەکانتان پێت وایە کە ژیانی مرۆڤی نیاندەرتاڵ لە کوردستاندا چەندی خایاندووە؟ ئێمە هێشتا زیاتر کار دەکەین بۆ ئەوەی بەڕاستی و بەوردی بزانین کەی نیاندەرتاڵ لەم ناوچەی کوردستاندا لە ژیان وەستاون. بەڵام وا دەردەکەوێت کە ڕەنگە تاوەکو 45,000 ساڵ پێش ئێستا لەوێ بووبن و پاشان نزیکی ئەو سەردەما مرۆڤی هاوچەرخ شوێنی نیاندەرتاڵی گرتبێتەوە. پێت وایە نیاندەرتاڵ لە کوردستان زیاتر ماونەتەوە و ژیاون یاخود لە وڵاتی کرواتیا؟ ڕاستەکەی زۆر قورسە ئەوە بگوترێت. یەکێک لەو سەختیانەی لە بەردەماندا بوو ئەو ڕێگەیە بوو کە بڵین تەمەنی هەندێک لە شوێنەوارەکان چەندە. ئەوە لە دیاریکردنی ئەو کاتەدا تەواورد نییە. ئێمە دەزانین کە نیاندەتاڵ لەم ناوچەیە لە کوردستان و لە کرواتیاش بە نزیکی لە هەمان کاتدا لە نێوچوون. ئەگەری هەیە زۆر هاوشێوە بێت. هەرچەندە سنوورداری تەکنیکی دیاریکردنی کات کە هەمانەوا دەکات زۆر قورس بێت بە وردی بڵین چەند ژیاون یان زیاتر ژیاون. لە بەڵگە فیلمەکەی نەتفلیکسدا کە بینیومانە تیمەکەتان گریمانەوە دەکات کە ڕەنگە ئەشکەوتی شانەدەر گۆڕستانی نیاندەرتاڵەکان بوو بێت کە بەو جۆرە بەکاریان هێنابێت یاخود پێت وایە وە گۆڕستان بەکاریان هێناوە یان لەوێ ژیاون و کاروبەرەکانی دیکەی ژیانیشیان تێدا کردووە؟ ڕاستەکەی ئەو بەڵگا شوێنەواریانەی هەمانن پیشانی دەدەن کە هەردووکیان تێیدا کردووە. مردۆکانیان لەوێ ناشتون و شانە دەرزێت یەکێکە لەو کەسانەی لەوێ نێژراوە. بەڵام بە دڵنیاییەوە دەتوانین ئەوەش ببینین کە لەوێ ژیاون. زۆر نزیک لەو شوێنانەوە ژیاون کە مردۆکانیان تێدا ناشتون. زۆر بەڵگەی باشمان هەیە بۆ شتی وەکو ئاگردان، پاشماوی خۆراک، ئێسکی ئاژەڵ و وردەلۆکەی سوتاوی خۆراکی ڕۆکی. دەتوانین هەندێک لە ئامرازە بەردینەکانیان و شوێنی دروستکردن و چاکردنەوەیان ببینین. اینجا ئەو شوێنانەی دەتوانین ئەم بەڵگانەیان تێدا ببینین شوێنێکی وەکو شوێنی ڕۆژانەیە کە ڕێک لە تەنیشت ئێسکا پەیکەرەکانەوەیە. بۆیە دەکرێت لە تەنیشت ئاگرداندا دانیشت بن و توانی بێتیان بگەنە شوێنی ئێسکە پەیکەرەکان و دەستیان لێ بدەن. اینجا ئەمە لەبارەی ئەو پەیوەندیەی نێوان زیندۆکان و مردۆکانەوە پرسیارێکی سەرنجڕاکیش دروست دەکات. واتە ئەگەر سیر بکەیت لەوە نەترساون کە زۆر لە مردۆکانەوە نزیک بن. ئێمە بەڵگەی هەریەکە لە ژیان و مردنمان لە نێو ئەشکەوتی شانەدەردا هەیە کە ئەوە شوای کردووە زۆر سەرنجڕاکێش بێت. پێت وایە هۆکاری نەمانی نیاندەرتاڵ لە کوردستان و شانەدەردا چییە؟ ئایا شەڕی نێوان ئەوان و مرۆڤی ژیر بوون یاخود هۆکاری دیکەی کەشوهەوا هەبووە؟ لەم کاتەدا ئەمە یەکێکە لەو بابەتانی لە بواری ئەکادمیدا گفتوگۆی گەرمی لەسەر دەکەین.
ئێستا تاوەکو ڕادەیەک ڕەنگە بزانین نیاندرتاڵ لە کاتێکدا کە لە کوردستان نەماون هاوکات لە شوێنەکانی دیکەی جیهانیش نەماون. ئایا ئەوە لەبەر چییە؟ دڵنیانین بەڵام وا دەردەکەوێت بە تێپەڕینی کات نیاندرتاڵەکان لە سنوورەکەیاندا کە لە کەناراوەکانی زەریای ئەتڵەسیەوە درێژ دەبێتەوە بۆ رووسیا تەواو ڕوبەڕووی لە نێوچوون بووبنەوە. ئەوان تاوەکو ڕادەیەک بە کۆمەڵی بچووک ژیاون منداڵیان هەبووە خزمەتی زۆر نزیکیان نەبووە و هەمە چەشنی جینەکانیان نەبووە کەوا دەکات خەڵک لەش ساختر بن. بۆی وا پێدەچێت ژمارەیان کەم بوو بێتەوە بچووک بووبنەوە وایان لێ هاتە بێت بەرامبەر هەر گۆڕانکاریەک کەمتر خۆراگر بوو بن. لەم ڕوانگەیەوە دەکرێت هۆکارەکە هەندێک گۆڕانکاری گەورەی کەشوهەوا بوو بێت وەکو دەیبینین. بەڵام ڕەنگە هاتنی جۆرەکانی ئێمەی مرۆڤی هاوچەرخیش هۆکار بوو بێت بۆ ئەوەی سەرنجام لە نێو بچن کە ئەوە شتێکە ئەوان بەرامبەری لاواز بوون. پرسیارێکی دیکە کە ڕەنگە بە مشکی هەموماندا بێت هەرچەندە لەوانەیە ئێمە وەک ئێوە زۆر زانستیانە بیری لێ نەکەینەوە بەڵام هەر دەپرسم پێت وایە چەندە DNA نیاندرتاڵ لە ئێمەی مرۆڤی هاوچەرخدا هەیە؟ ئەو بەڵگانەی هەمانن زۆر باشن. زۆربەی ئەو خەڵکی ئەمڕۆ لە جیهاندا دەژین 8% DNA نیاندرتاڵیان تێدایە. ئەمە ڕێژێکی زۆر نییە لە خەڵکێکەوە بۆ خەڵکێکی دیکە دەگۆڕێت و ڕەنگە 1 بۆ 3% بێت لە هەندێک خەڵکیشدا تۆزێک زیاتر بێت. ئەمە بە تەواوی لە نێوان کەسەکاندا دەگۆڕێت بۆی ئەمە بڕێکی تاوەکو ڕادەیە کەمە. وەکو گوتم 1% بۆ 3%. بەڵام سەرنجڕاکێشە و هەندێک بەڵگەمان هەیە کە پەیوەندیان بە تەندروستی و هەندێک تایبەتمەندی جەستەییمانەوە هەن. دکتۆر ئێما پۆمۆڕۆی پرۆفیسۆر لە زانکۆی کامبریج زۆر سپاس بۆم دەرفەتە پاسکە ئەمڕۆ لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ میواندارێکەتان.